غەزە گرێ کوێرەکە لە دەستی کێدایە؟ لە غەزە مرۆڤایەتی لە برسان دەمرێت. گەمارۆ ژیانی وەستاندووە، هەموو شتێک لەوێ خراپە، هیچ شتێک نییە مایەی هیوا و دڵخۆشی بێت. ئیسرائیل دەڵێت ئامانجمان حەماسە و ترەمپیش دەڵێت پێویستە حەماس لەناو ببرێت. بەڵام لەو دی و جەنگەوە ژیانی بارمتەکان لە مەترسیدایە و هیوای گەڕانەوەیان لاواز دەبێت. The men and women of the armed services of the United States. گفتوگۆکان وەستاون. ئیسرائیل بووقی شەڕی لێداوە و ئاگری جەنگ گەورەتر دەبێت و هیواکان بۆ ئاگربەست کەم دەبنەوە. بەڵام قوربانی ڕاستەقینە کێیە؟ خەڵکی غەزە. ئەوان بوونەتە سوتەمەنی ئەم جەنگە بێبەزەیە. مەرگە ساتێک کە ویژدانی جیهانی خستۆتە بەردەم شەرمەزاریەوە. پرسیارە گرنگەکە ئەوەیە، گرێ کوێرەکە لە دەستی کێدایە و بەکێ دەکرێتەوە؟ چارەنووسی غەزە و دانیشتوانەکەی بەرەو کوێ هەنگاو دەنێت؟